آیا اوه جرباندنا هیزا کردا بو پشتی وی قوناغه ممکنه چه پیش هاته کبیتن او تو یک گرتنا کردان لهر چهار پارچه این کردستان در حق وان هیرشان لحلب کو براوانی کرن لکردان لسر کردان دنگ هاتن به تایبتی جناب سروک مسعود بارزانی به همی هیزا خورا واستیا کو کومل کجی لدجی کردان نهیتا کرن جبر کو آرمان جوان هیزان بو براستی جی کومل کجی لدجی کردان بکن کاچوا لدجی علویان کر لدجی درزیان کر همان ازمونه لگل کردان جی دوباره بکن لکرد به همی هزا خودر کتن گوتن امنه کردین دهیو پیرن امنه درزینه امنه علوینه اوه هوال گلوانا کری هین نشن گلمه دوباره بکن بگشتی چاره نویس کردان ده سوریا نودا و پیکاتین لوی والاتی چه سیستمک ممکنه جبوی والاتی باش بیتن به تایبتی پشتیوان و حکومتانو که لهمبری درزیان علویان کردان اف بویره دوباره کرین پروفیسور دکتور سورین کیل مامۆستای زانکۆیە پاسا و لە ئەڵمانیا میوانێ منە دکتۆر تو بخێراتیە کوردستان 24 ئەس حەزکەم بزانم کە ئەڤ لە دژی کوردان 6 ڕۆژان لە هەردوو تاخان چێبووی هینچەوە شروڤەتکەن. Thank you very much for having me. زۆر سپاس بۆ میوانداریتان. It has been rather shocking news what we have من been hearing خۆم from Aleppo. شۆک بووم دنیای شۆک کرد ئەوەی کە ڕوویدا لە حەلەب Is that there seems to be some kind of ئەو دیمەنانەی ئەمان بینی زۆر شۆکێنەر بن بەڵام خۆشبەختانە ئاگربەست ڕاگەیەنرا و هەردوو لە قبوڵیان کردووە ئاگربەستەکە و ئەکشێنەوە شەڕوانانی کورد نازانین تا ئێستا چی لێدێ ئەی خەڵکی سڤیل ئەوەی کە ئاوارە بوون کە دووسێ ڕۆژ لەمەوبەر بەهۆی هێرشی سوپای عەرەبی سووریا و ئاوارە بوون چیان لێدێ چۆن دەگەڕێنەوە هێشتا ئەمە دیار نییە بەڵام خەڵکێکی زۆر ئاوارە بوون بەداخەوە دەڵێم. باشە. هێژای سوێرین مەسەلا ئەڤە کول دژی دورزیان چێبووی لە دژی علەویان چێبووی ئەڤروکە لە دژی کوردان چێبوو لە پێشاوە جڤاکە ناودەولەتیە بە حساب د سووریایەکی ئازاددا یعنی سووریا بە چ ڕەنگی ئازادە دچاوێ جڤاکە ناودەولەتی و یەکەتیە ئەوروپای دچاوێ ئەمریکایەدا یعنی ئازادی دهێتە چ معنایە دچاوێ واندا ئەگەر کۆمەڵکوجی لە دژی دورزیان لە دژی علەویان چنەما بوو لە دژی کوردان ئازادی چییە بڕائیاوان بدیتنەوان؟ من بەدڵنیاییەوە هەمان نیگەرانیم هەیە هەمان پرسیارم هەیە بەداخەوە کە ئەوەی کە ئێستا لە دیمەشق دەسەڵاتدارە و ئەو گروپانەی کە لەگەڵینی کاری زۆر خراپیان کردی بینیمان کە توندوتیژی دەکەن بەرامبەر ئەو گروپانەی کە تۆ باسی کرد عەلەویەکان دروزەکان و ئێستاش کورد بۆ ئەوەی کە ئەجێندای خۆیان بسەپێنن لە جیاتی ئەوەی بێن وڵات یەک بخەنەوە دێن هەر جارێ هێرش دەکەنە سەر گروپێک پێکهاتەیەک بەداخەوە کاردانەوەی کۆمەلگای نێودەوڵەتی باش نەبووە بەڵام ئەوەی کە ئێستا بینیمان تەنها ڕاگەیەنراو بۆ و نیگەرانین و ئیدانەی دەکەین و فەڕەنسا ئەتوانم بڵێم تونترین بەیاننامەی دەرکردووە بەڵام هێشتا ناکاتە ئەوەی کە بتوانن بە کردەیی پەم پەیاممە بە دیمەشق بگەێنن بڵێن و بە دیاریکراوی بە سەرۆک شەرع بگەێنن بڵێن تۆ کەسی یەکەمی و تۆ خەتاباری یەکەمی و نەدەبوو بهێڵی ئەمە ڕووی بدا نەجارێک دوام ئەوەی دروزەکان پێیان کرا ئەوەی علەویەکان پێیان کرا ئەوەی ئێستا کورد پێی کرا تا ئێستا حکوومەتی دیمەشق بە بەرپرسیار نەزێنراوە کۆمەلگای نێودەوڵەتی گوشاری نەکردو بۆەوەی کە چارەسەری کێشەکان بە دیالۆگ بکە. باشە دکتۆر سوێرین ئەو چەکدارێن مەدیتن بەڕاستیژی ڕنگ و ڕوویێوان جلوبەرگێوان تەفگەڕێنوان بچەکدارێن ئارتێشێکیانجی سپای ئارتێشێکە سووریایە نەتچوون. ینی بوچی حەمژات و فلان و فیسار بهێن بکەڤنە ناف ئارتێشێکی ئەڤانە نەچەکدار بن ئەڤانە نەتیرور بن دچاوێ جڤاکە ناودەولەتیدا لێ چما بڤی ڕەنگی تەفگەر دەگەل هێزین کوردی بهێتەکردن و لە کێلەکە هەفپەیمانان بە درێژاهیە 11 حتا 14 ساڵان لە بەرخودایە و شەڕی تیرورێ کریە و زیدەتری 11,000 قوربانی هەنە یعنی ئەف دووڕوویاتیە جڤاکە ناودەولەتی بوو چ ڤەتگەڕیت بوو چی هوسایە؟ There absolutely is. بەدڵنیاییەوە پێم وابێ خاڵێک زۆر گرنگە
ئەمە میلیشیان ئەمانە سوپانین ئەوەی کە خۆی ناوە سوپای عەربی سووریا سوپانین بینیمان لە مانگی حوتی ساڵی ڕابردوو لە سۆیدا بینیمان چیان کرد ئەوانە میلیشیان ئەوانە سوپانین بەڵام ئەوانی دیکە بینیمان وەک خۆت باست کرد هەسەدا هێزێکی ڕێکخراوە هێزێک کە کۆمەلگای نێودەوڵەتی پشتی پێبەستووە هاوکاری کردووە بەڵام وەفاداریشن و بەڵێنی خۆیان بردوتە سەر کرد لە شەڕی دژی داعیش تیرۆر کە تا ئێستا من و تۆ قسەکەین ئەوانە بەردەوامن بەڵام دەبێ کۆمەلگای نێودەوڵەتی قسەیەکی جیاوازتر بکە دەبێت جیاوازی بکە لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و کورد و ئەوانی دیکە کە میلیشیان بەڕاستی باشە دەبێ حکوومەتی دیمەشق بە بەرپرسیار بزاندرێ بەرامبەر بەو شتانێک کە کردوویەتی باشە هێژای سوێرن مەسەلا تو دبێژی دەبێت و جڤاکە ناودەوڵەتی تەفگەڕێکێدن قرارێکێدن لە هەمبەری کوردان هەبیتن دەبێت قوناغا تازەدا بتایبەتی دە سووریا نودا برایەتە باشترین سیستەم باشترین میکانیزم بۆ پاراستنا پێکهاتەیەن سووریانەتەوەیان جودالی وی وڵاتی دەسەردەمێ vê سووریا کوقاش و ژێرا دەبێژن ئازاد چییە؟ من پێم وایە ئێستا کە لە قۆناغی ڕاگوزەردایە حکوومەتی ڕاگوزەرە ئاگادار بن حکوومەتێکی تەواوەتی نییە دەبێ خۆی پیشان بدا کە حکوومەتێک کە شایەنی ئەوەیە دوای ئەو هەموو ناکۆکیە بێت دەسەڵات بکرێتە دەست مافی کورد عەلەوی دروز ئاسووریەکان هەموو پێکهاتەکانی ئەو وڵاتە بدا بیپارێزێ بە کردار ئەو قۆناغەی کە ئەسەد بردیە سەر دەبێت کۆتایی پێبێنێ لاپەڕەیەکی نوێ بکاتەوە لەگەڵ هەموو پێکاتەکان سووریایەکی گشتگیر بێ سووریایەک بێ هەمووان خۆیانی تیا ببینەوە هەر لە لازدقیەوە بگرە حتا هەموو ناوچەکانی دیکە دەبێ و دەرفەتێکیشی لە بەردەستایە ئەم حکوومەتەی ئێستا کە وەک وتمان ڕاگوزەرە بێت بە کۆمەلگای نێودەوڵەتی پیشان بدا بڵێ من حکوومەت تێک دروستەکەم بۆ هەمووان بەڵام ترسم هەیە بتوانێ وا باشە جهێ کوردان دە سووریانۆدا لە کیڤەیە تەمام دەستورێکی دەمکیە حکوومەتێکە دەمکیە لێ ئەم بەحسی دەستورێکی هەرچمی بکەین حکوومەتێکی هەلبژارتی بکەین جهێ کوردان لە کیڤەیە ئایا دیسان سووریا مرکزیە ناوەندیە یانژی فیدرالیە بەرەئیاتە ji بۆ پاراستنا مافێ هەموو پێکهاتە و نەتەوەیان بۆ سووریە چ جورە دەستورێک لازمە؟ من پێم وایە زیاتر من ناتوانم لە بواری دەستور قسە بکەم بەڵام من باسی فدرالیزمت بۆەکەم باسی ئەوەت بۆەکەم کە بە شێوەیەکی فدرالی حکوومەتێکی فدرالی بێ مافی هەموو پێکهاتەکان و ناوچەکان پارێزراو بێ بەڵام یەکێتی خاکی سووریا یەکگرتووی خاکی سووریا سەروەریەکەی بپارێزرێ ئەمە بۆ هەسەدەش گرنگە ئەمە بۆ کورد گرنگە ئەمە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و دیمەشقیش گرنگە هەر سیستمێک کە لە داهاتووە خەڵکی سووریا هەڵی بژێرێ دەبێ هەمووان ئەوە زۆر گرنگە دەبێ هەمووان لەسەری ڕێکەون نەک لایەنێک خۆی بسەپێنێ بەسەر ئەوانی دیکەدا چونکە ئەمە سەر ناگرێ واتە ئەگەر تۆ سیستەمێک بێنی لەلایەن گروپێکەوە پەسەند کراو بێ ئەوانی دیکە قبوڵی نەکەن ئەمە کێشە دروستە بێ دەبێ سیستەمێک بێ ڕێز لە هەمووان بگیرێ مافەکانیان دابین بکرێ و هەمووانیش دەبێ بتوانن سازش بکەن بەرامبەر یەکتر بۆی بەڵام بڕاستی یعنی ئەف سیستەمی جەنابێ هەواژێ بەحەستکاتن ممکنە سانەهی نەبیتن و هەندێک گروپێک و بنگەهێ خۆ ژێ داعش و نوسرا گرتیە بهێندە سەڵاتە سووریە بگرنە دەست ئایا هیچ حسابێکی بۆ ئول و نەتەوە و نژاد و پێکهاتەیەکە دن ممکنە بگرن ئایا ڕۆڵی جڤاکان ناودەوڵەتی بەرامبەری ئەڤات هێتاکردن لە سووریایە حتا نوکە وەکی پێویستە؟ من پێم وایە ئەمە بەرپرسیارەتی حکوومەتی
دیمەشقا کام گروپانەی کە میلیشیان وەک باسم کرد توندوتیژیان کردووە بەرامبەر بە عەلەویەکان دروز و کورد ئەمانە دوور بخرێنەوە و بە بەرپرسیار بزاندێن و دادگایی بکرێن دەبێ نابێ ئەم میلیشیانە بخرێنە ژێر چەتری وەزارەتی بەرگری دیمەشق سووریاوە چونکە دەبێ من گوێم لێ بووە کە ئەحمەد شەرع وتویەتی کە حکوومەتێک بێ بۆ هەمووان وڵاتێک بێ بۆ هەمووان سوپایەک بێ بۆ هەمووان بەڵام ئەمانەی بینیمان تاوانیان ئەنجامدا ئەو میلیشیانە تاوانیان ئەنجام مەجارێکی دیکە پرسیاری هێنایەوە پێشەوە ئایا ئەمە ئەو گروپانن ئەو سوپایەیە کە ئەحمەد شەرع باسی دەکا و دەیەوێ داهاتوو ئەمنیەتی و ئاسایشی وڵاتی بداتە دەست بینیمان کە لە حەلەب چیان کرد ئەمە پێوەرەکان جیاوازن قسە جیاوازە کردار جیاوازە بۆیە تۆپ لە ساحەی دیمەشقا ئەبێت دیمەشق بێت کۆمەڵگەی نێودەوڵەتی هەموو پێکاتەکان هەموو هاوڵاتیەکان ڕازی بکە لە خۆی و ئەوانەی کە تاوانیان ئەنجامداوە و خۆیان بە سوپای عەرەبی سووریا ئەزانن دەبێ ئەوانە بێنێ ڕایان بگرێ و سزایان بدا و دواتر دیالۆگێکی ڕازگویان دەست پێ بکە. باشە پرۆفیسۆر دکتۆر سوێرین کێڵ مامۆستای زانکۆیە پاساو لە ئەڵمانیا زۆر سپاس.